لە قەڵای هارینهەڵ دوای 101 ساڵ لە داگیرکردنی وێسترۆس لەلایەن ئەیگۆن تارگەریەن و نزیکەی 200 ساڵ پێش یاری تەختە پاشایەکان کۆبوونەوەی ئەنجومەنی گەورە بەڕێوە دەچێت. پاشای ئێستا کە جەهارێسی یەکەمە، جەهارێز پەیوەندی بە ئەنجومەنی گەورەوە کرد بۆ ئەوەی ڕێگری لە شەڕێک بگرێت لەسەر جێنشینی، چونکە ئەو ڕاستیە تاڵی دەزانی کە تاکە شتێک کە دەیتوانی ماڵی ئەژدی هابڕوخێنێت خۆیانن. دەسەڵاتدارانی وێسترۆس کۆبوونەتەوە بۆ بڕیاردان لەسەر جێنشین. لە نێوان دەیان داواکاردا دوو کەس لەسەرەوەی هەمویانەوە دێت کە هەریەک لە ڤیسیریس نەوە گەورەکەی پادشا و ڕێنیسا. ڤیسیریس سەر دەکەوێت و دەتوانێت ببێتە پادشای وێسترۆس. دوای 9 ساڵ لە کینگس لاندینگ ڕێنێرا کچەکەی ڤیسیریس ئەژدیهاکەی بەسەر شارەکەدا دەفڕێنێت و لە تەنیشت دراگۆنێکەوە دەنیشێتەوە. لەوێ کینگسگارد هاڕۆڵد و هاوڕە نزیکەکەی ئالیسند هایتاوەر چاوەڕێی دەکەن. ڕێنێرا سەردانی دایکی دەکات کە دووگیانە، هەرچەندە ڕێنێرا خۆشحاڵ نییە بۆی کە دایکی منداڵێکی تری دەبێت، بەڵام ئێمە پێی دەڵێت کە ئەوە ئەرکی ئەوە کە منداڵێکی کوڕ بخاتەوە. هاوکات ڤیسیریس کۆبوونەوەی ئەنجومەنی بچووک بەڕێوە دەبات. کەشتیوانی بەتوانە کۆرلیس ڤێلاریان هۆشداری دەدات کە شارە ئازادەکان هاوپەیمانێتیان پێکهێناوە بە ناوی سێب. هۆشداری دەدات کە ئەم ڕووداوانە دەتوانن کاریگەری نێرێنی لەسەر بازرگانی وێسترۆس هەبێت، بەڵام نیگەرانیەکانی لەلایەن ڤیسیریس و ئۆتۆ هایتاوەرەوە کە دەستی ڕاستی پادشایە و باوکی ئەلیسندە پشتگوێ دەخرێت. پاشان گفتوگۆکە دەچێتە سەر براکەی ڤیسیریس کە ناوی دەیمنە، کە بڕێکی زۆر پارە خرج دەکات بۆ چەکدارکردن و ڕاهێنانی چاودێرانی شار کە بە چارشێ و زێڕینەکان ناو دەبرێن. ڤیسیریس ڕای دەگەێنێت کە هیچ ڕخنەیەک لەبارەی براکەی قبول ناکات بۆی دەستنە سەرباسی میراتگری داهاتوو. ڤیسیریس دڵنیایە لە میراتگری داهاتووی، چونکە دڵنیایە کە ئەم منداڵێکە بەنیازە لەدایک ببێت کوڕ دەبێت. سەرڕای ئەوەی مامۆستای گەورە مێلۆس دەڵێت کە هیچ ڕێگەیەک نییە بۆ دڵنیابوون لەوەی کە کوڕە. لەم نێوەندەدا ڕێنێرا و هاڕۆڵد دەستنە ژووری تەختەکە بۆ ئەوەی دەیمن بدۆزنەوە. کاتێک دەگەن دەبینن لەوێ و لەسەر تەختی ئاسنین دانیشتووە. دەیمن بانگەشەی ئەوە دەکات کە تەختی ئاسنین لە داهاتوودا بۆ ئەوە، لەبەر ئەوەی هیچ میراتگرێک بوونی نییە. دەیمن بە نەرمی قسە لەگەڵ خوشکەزاکەی دەکات و وا دیارە کە پەیوەندیەکانیان تند و تۆڵە. دەیمن سەرکردایەتی چارشە و زێڕینەکان دەکات بۆ پاکردنەوەی شارەکە. تاوانباران کۆ دەکاتەوە و سزای توندیان دەدات. ئەنجومەنە بچووکەکە ڕوبەڕووی دەیمن دەبێتەوە لەسەر ئەم کارانە، بەڵام ئەو بانگەشەی ئەوە دەکات کە ئەو بۆیە ئەو کارانەی کردووە بۆ ئەوەی شارەکە سەلامەت بێت. ئەو تۆ پێشنیاری ئەوە دەکات کە دەیمن بگەڕێتەوە بۆ ڤالی و پەیوەندی بکاتەوە بە هاوسەرەکەی ڕیا ڕۆیس، چونکە ساڵانێکە نەگەڕاتەوە ناو ڤالی. دەیمن ئەم قسەی ڕەت دەکاتەوە و قسەی تون لە نێوان دەیمن و ئۆتۆ ڕوو دەدات. پێش ئەوەی ئەم مشت و مڕە زیاتر پەرە بسێنێت، ڤیسیریس ڕێگریان لێ دەکات. ڕێگە بە دەیمن دەدات لە کۆنتڕۆڵی چاودێری شاردا بمێنێتەوە. لەم نێوەندەدا مێلۆس پشکنینی ڤیسیریس دەکات کە برینێکی لەسەر پشتی هەیە بەهۆی دانیشتن لەسەر تەختی پاشایەتی و تووشی بووە و ڕەتی دەکاتەوە خۆی چاک بکات. سەرڕای دوودڵی مامۆستای گەورە ڤیسیریس ڕازی دەبێت کە شوێنەکە بسووتێنێت. دواتر ڤیسیریس دەچێتە لای ئیما لە کاتێکدا خەریکی حەمامکردنە. ڤیسیریس متمانی تەواوی هەیە کە ئەم منداڵە نێر دەبێت. خەونێکی دەگەیڕێتەوە کە بینیوێتی کە میراتگرەکەی لەسەر تەختەکە دانیشتووە کاتێک ئەژدیهاکان وەک یەک هاواریان کردووە. ئێمە بە پادشا دەڵێت کە ئەم دووگیانیە دووگیانی دەبێت. دوای 5 لەبار چوون لە ماوەی 10 ساڵدا لەگەڵ دەستپێکردنی پاڵاوانێتیەکە کە بە بۆنەی لەدایکبوونی منداڵە نوێەکەی پادشاوە ساز کراوە، ڤیسیریس ڕای دەگەێنێت کە ئایما چۆتە ناو پرۆسەی منداڵبوون. هەموو بنەماڵەکان بەسەر بازێک ئامادەن ڕوبەڕووی یەک ببنەوە و هەر یەکێکیان لە دوای سەرکەوتنیان داوای ڕێز لە کەسێکی پلەبەرز دەکەن. بە درێژایی پاڵاوانێتیەکە دەیمن دەیسەلمێنێت کە باشترینە و بەردەوام لە ڕوبەڕەبوونەوەکان دەیباتەوە. هەروەها بەردەوامە لە کێشەکانی لەگەڵ ئۆتۆ بە تەحەداکردنی کوڕەکەی واین هایتاوەر. ڕێنیس پێی وایە کە زۆرێک لە شۆڕشگێڕەکان لە ماوەی ژیانیاندا هەرگیز شەڕی ڕاستەقینەیان نەبینیوە. ڕێنێرا و ئەلیسند ئارەزوی شەڕکەرێک دەکەن کە کوڕێکی قۆزە بە ناوی کریستن کۆڵ لە ستۆرملاندزەوە. کاتێک لە جەنگەکەدا دژی دەیمن دەیباتەوە و سەرکەوتوو دەبێت لەوەی کە لە ئەسپەکەی بخاتە خوارەوە. دەیمن بە تووڕەیەوە تەحەدای کریستن دەکات بۆ شەڕکردن. سەرەتاوا دەردەکەوێت کە سەرکەوتوو بووە، دواتر لە ناکاو کریستن بە چەقۆیەک لە پشتی دەدات لە کاتێکدا سەرقاڵە. دواتر کریستن دەچێتە لای ڕێنێرا بۆ ئەوەی ڕەزامەندی بەدەست بهێنێت. ڤیسیریس دەچێتە لای هاوسەرەکەی. دکتۆرەکان و مامۆستای گەورە پێی دەڵێن کە کێشەیەک هەیە و دەبێت لە دایکەکە و کۆرپەلەکە یەکێکیان هەڵبژێری. ڤیسیریس کۆرپەلەکە هەڵدەبژێرێت و ڕێگە دەدات دکتۆرەکان نیشتەرگەریەکە بکەن. بەنا ئومێدیەوە هەوڵ دەدات ژنەکەی ئارام بکاتەوە کاتێک ژنەکەی هاوار دەکات و دەگری. دوای ئەوەی منداڵەکە دەهێن لە دەرەوە، ڤیسیریس پیرۆزبایی میراتگری نوێی لێ دەکرێت کە کوڕە، بەڵام زۆر ناخایەنێت هەردووکیان دەمرن. لە دەرەوەی کۆشکەکە خێزانی تارگەریان لە بەردەم ئاگرێک پرسە بۆ ئایما و کوڕەکە دادەنێن. ڕێنێریا بە دڵتەنگیەوە پرسیار لە باوکی دەکات کە ئایا دوازار ڤیسیریس لە ماوەی ئەو ماوەیە کورتەدا کە براکەی ژیاوە خۆشبەختی دۆزیوەتەوە. دواتر بە فرمێسکەوە فەرمان بە سەیراکس دەکات کە ئاگرەکە داگیرسێنێت. لە ژوورە بچووکەکەی ئەنجومەنەکەدا ئەنجومەنەکە لەگەڵ پادشا کۆبووتەوە بۆ بڕیاردان لەسەر پرسی جێنشین.
بە پشبەستن بە ئەنجومەنی گەورەی جەهارێس جێنشینی دەبێت بچێتە دەست دەیمن کە بە تەمەنترین خزمی نێری پادشایە. سەرەڕای ئەمەش ئەوتۆ کەسانی تری ئەنجومەنەکە ڕای دەگەێنێت کە دەیمن شایستەی ئەوە نییە ببێتە پادشا. پەیوەندەکەی لەگەڵ هاوسەرەکەی و کارەکانی لەگەڵ سیتی واچ وەک بەڵگەیەک بۆ ئەمادەهێنە ئاراوە. بەڵام ڤیسیریەس پشتیوانی دەیمن دەکات و بە خوێنی خۆی دادەنێت. لەو کاتەدا دەیمن گوێی گرتووە ئەنجومەن پێشنیاری ڕێنێرا دەکەن وەک کاندیدێکی بەدیل. ڤیسیریەس تووڕە دەبێت و بە تووڕەیەوە دەچێتە دەرەوە. دواتر ئۆتۆ کچەکەی دەنێرێتە ژوورەکانی پادشا بۆ هیوای ئاسوودەی پێ بدات. دواتر لە شەودا دەیمن بەسەرخۆشی بەشداری ئاهەنگێک دەکات و باز لەوە دەکات کە نزیکە ببێتە میراتگر. بەیانیەکەی ئۆتۆ راپۆر لەسەر ئەم ڕووداوانە دەدات. ڤیسیریەس لە ژووری تەختەکەدا دانیشتووە بە شمشێری باو باپیرانی تارگەریانەکانی لەدەستدایە. ڤیسیریەس ڕوبەڕووی دەیمن دەبێتەوە سەبارەت بۆ راپۆرتەی پێشکەشی کراوە. دەیمن ئینکاری لەو قسانە ناکات کە گوتوویەتی، تەنها بانگەشی ئەوە دەکات کە بە شێوازی خۆی ماتەمینی دەگێڕا. دەیمن دەڵێت کە ڤیسیریەس قەدری ئیشەکانی نەزانیوە و ڤیسیریەس بەلاواز ناو دەبات. ڤیسیریەس فەرمانی پێدەکات بگەڕێتەوە لای ژنەکەی. لەگەڵ ڕۆشنی دەیمن ڤیسیریەس بریندار دەبێت بە تەختی ئاسنینەکە. ڤیسیریەس لەبەردەم کە لەسەری ئەژدیهای بالێریۆن کە ئەژدیهای ئەیگۆنی داگیرکرد بووە لەگەڵ ڕێنێرا قسە دەکات دەربارەی ئەژدیهاکان و پەیوەندی تارگەریانەکان لەگەڵیاندا. ڤیسیریەس داوای لێبوردن لە ڕێنێرا دەکات کە لەم هەموو ساڵەدا وەک میراتگرێک پشتگوێی خستووە و بە دوای کوڕێن داگەڕاوە. نهێنیەکی قوڵی خێزانەکەی پێدەڵێت، نهێنیەک کە تەنها ژمارێکی کەم لە تارگەریانەکان دەیزانن. داگیرکاریەکەی ئەیگۆن تەنها بەهۆی تەماحەوە نەبووە، بەڵکو بەهۆی خەوبینینی تارگەریانەکانەوە بووە. داوای لێ دەکات وەک میراتگری خۆی دەست بەکار بێت و ئەو نهێنیە بپارێزێت. لە کاتێکدا بنەماڵەکانی وێسترۆس لەوانش بنەماڵی ڤێلاریۆن، بنەماڵی بارتیۆن و بنەماڵی ستاک سوێندی دڵسۆزی دەخۆن بۆ ڕێنێرا وەک شازادی دراگنستۆن و میراتگری تەختی یاسنین. دەیمن لەگەڵ میساریە لەسەر ئەژدیهاکەی دەفرێت. نیم ساڵ بەسەر مردنی شاژن ئایمادا تێدەپەڕێت. لە ستێپستۆن دەبینین کە قژاڵخۆرەکان دەستیان بەسەر ناوچەکەدا گرتووە. لەلایەکی دیکەوە لە کینگز لاندینگ ئەنجومەنە بچووکەکە کۆ دەبێتەوە بۆ دانانی ئەندامێکی نوێی پاسەوانی پادشا. لەو کاتەدا کۆرلیس ڤێلاریۆن بەپەلە دەچێتە ژوورەوە و داوای دادپەروەری دەکات بۆ پیاوەکانی و کەشتەکانی کە بەهۆی قژخۆرەکانەوە لە ناوچوون. ئەنجومەنەکە هەوڵ دەدات دڵنیای بکاتەوە کە ڕێکارەکان دەگرێنە بەر. ڤیسیریەس دەڵێت کە نێردراوی ناردووە بۆ پینتۆس و ڤێلاتیس بۆ هیوای دۆزی هاوبەش لە دژی قژاڵخۆرەکان دروست بکەن. بەڵام کۆرلیس پێی وایە ئەمە بەس نییە، ئەنجومەنەکە هێشتا ئامادە نییە بچێتە شەڕەوە. ڕێنێرا کە وەگمەی هەڵگر خزمەت دەکات بژاردەیەکی جیاواز پێشنیار دەکات. داوا دەکات کە ئەوەشدی هاسوارانەی کە هەیەە بنێرن بۆ ئەوەی شەڕ بکەن. کۆرلیس ڕازی دەبێت بەرامبەر بۆ بیرۆکەیە، بەڵام ئەنجومەنەکە دیسانەوە ڕەتی دەکەنەوە. ڤیسیریەس پێشنیاری ئەوە دەکات کە ڕێنێرا بچێت لە بری ئەوان دامی نوێی پاسەوانی پادشا هەڵبژێرێت. ڕێنێرا سێری کاندیدەکان دەکات و بە هیچیان ڕازی نییە. گلەی ئەوە دەکات کە هیچیان شەڕی ڕاستەقینەیان نەبینیوە. سەر کریستن دێت و پێی دەڵێت کە لە ستۆرملانتس شەڕی کردووە دژی داگیرکاریەکانی پێشووی دۆن. سەرڕای ناڕزایەتەکانی ئۆتۆ کە ئەوانی تر سەبەب نەماڵی گەورن و دەتوان یارمەتی دەربن بۆ بەهێزکردنی هاوپەیمانی لەگەڵ خێزانە بەهێزەکان. دواتر ڤیسیریەس و ئەلەسەندرێژە بە کۆبوونەوەکەیان دەدەن و باز لە ڤالێریای کۆن و مێژوەکەی دەکەن. ڤیسیریەس پرسیار لەبارەی ڕێنێریا دەکات چونکە پەیوەندیەکەی نێوانیان لە ساڵی ڕابردوودا زیاتر ئاڵۆز بووە، بەڵام ئەلیسن لەگەڵ ڕێنێرا پێویستی بە کاتێکی زیاترە. و باز لەوە دەکات ئەویش بە هەمان بارودۆخدا تێپەڕیوە کە دایکی لەدەست داوە. لە گراند سێپدا ڕێنێرا و ئەلیسن باز لە کارەکانی ئەم دوای ئەنجومەنە بچووکەکە دەکەن، بە تایبەتی هەوڵەکانیان بۆ دۆزینەوەی ژنێکی نوێ بۆ ڤیسیریەس. ئەلیسن هەوڵ دەدات هاوڕەکەی دڵخۆش بکات. دواتر کۆرلیس و ڕێنیس پەیوەندی بە ڤیسیریەسەوە دەکەن بۆ ئەوەی داوای لێبوردن بکەن لەسەر قسەکانیان لە ئەنجومەنی بچووکدا. بەڵام دیسانەوە دووپاتی دەکەنەوە کە دەبێت مامەڵە لەگەڵ کراپفیتەردا بکرێت بۆ ئەوەی شارە ئازادەکان وانە زانن کە بێهێزین. کۆرلیس کچەکەی لێنا پێشکەشی ڤیسیریەس دەکات بۆ ئەوەی دوو خانەوادە کۆنەکەی ڤالێریا جارێکی تر یەک بگرنەوە. ڤیسیریەس لەگەڵ میلیۆس و ئۆتۆ باسی ئەو بابەتە دەکات لە کاتێکدا چارەسەری وەردەگرێت بۆ ئەو برینەی تووشی بووە. هەردووکیان لەگەڵ ئەو پێشنیارەدا هاوڕان و دەڵێن کە ئەرکی خۆیەتی دووبارە هاوسەرگیری بکاتەوە. ڤیسیریەس لەگەڵ لاینا ڤێلاریۆنی تەمەن 12 ساڵ دەچێتە دەرەوە. لاینا سەرەتا زیاتر گرنگی بەژدیهاکان دەدات. پرسیاری لێ دەکات سەبارەت بۆ کاتە کورتەی کە بەسەری بردووە لە سواربوونی بالێریۆن. پاشان لاینا قسەیەکی دیار و پرۆڤەکراو دەکات کە چۆن منداڵی باشی پێدەبەخشێت و دەبێتە ژنێکی تەواو بووی. کاتێک ڤیسیریەس پرسیاری ئەوە دەکات کە ئایا دایک و باوکی پێیان وتووە ئەوە بڵێت، ئەو دەڵێت باوکی و قسەی پێوتووە. بە سیرکردنی ئەمە لە باڵۆنێکی نزیکەوە ڕێنێرا بەردەوامە لە هەستکردن بە مەترسی سەبارەت بە شوێنی خۆی وەک میراتگری ڤیسیریەس. ڤیسیریەس لەگەڵ ئەلیسن نان دەخوات، باسی بیرۆکەیە و سەرگیری لەگەڵ لاینا دەکەن. ئەلیسن دڵنیای دەکاتەوە کە گرنگ نییە چی ڕوو دەدات. لاینا کاتێکی زیاتر لەگەڵیدا بەسەر دەبات و حەزی لێ دەکات. پێش ئەوەی گفتوگۆکە بەردەوام بێت ئۆتۆ دێتە ژوورەوە بە ڤیسیریەس دەڵێت کە بارینە ئاسایی هەیە و دەبێت بێتە ئەنجومەنە بچووکەکە.
لە ئەنجومەنەکەدا ڤیسیریەس دەزانێت کە یەکێک لە هێلکەکانی ئەژدیهاکە دەزراوە و تاوانبارەکەش دەیمنە کە نامەیەکی بەجێ هێشتووە و نیازی خۆی بۆ هاوسەرگیری لەگەڵ میساریا بە شێوازی ڤالێریای کۆن ڕاگەیاندووە کە ئەمە بە واتای ئەوە دێت کاتێک کەسێک لە خانەوادەی ڤالێریا کۆرپەلی هەیە دەبێت ئەژدیهای خۆی هەبێت. ڤیسیریەس بەم شتە تووڕە دەبێت بە تایبەت کاتێک دەزانن هەمان ئەو هێلکی کە ڕێنێرە بۆ بەرامبردوەکەی بایلۆن هەڵی بژاردبوو. ڤیسیریەس خۆی ئامادە دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی دەیمن لە دراگنستۆن، بەڵام ئۆتۆ دەڵێت کە ئەمە زۆر مەترسیدار دەبێت. پێشنیاری ئەوە دەکات کە لەبری ئەو بچێت. کاتێک ڤیسیریەس ڕاستی دەبێت، ئۆتۆ و سێر هاڕۆڵد و سێر کریسن بەرەو دوورگەکە دەڕۆن. پێش ئەوەی ئۆتۆ بڕوات بە کچەکەی دەڵێت بەردەوام بێت لە کۆبوونەوەکانی لەگەڵ پادشاو زیاتر خۆی لێ نزیک بکاتەوە. لە دراگنستۆن ئۆتۆ ئەوانی تر ڕوبەڕووی دەیمن و میساریا و کۆمەڵێک چارشێو زێڕین دەبنەوە. ئۆتۆ داواکاریەکانی پادشا دووبارە دەکاتەوە، کاڵوەشاندنەوەی چارشێو زێڕینەکان و دەرکردنی میساریا و گەڕانەوەی هێلکەکە و دوورگەکەیە بۆ پادشا. دایمۆن ڕەتی دەکاتەوە و بانگەشەی ئەوە دەکات کە هاوسەرگیریەکەی تەنها پەیڕەوی نەریتی ڤالێریا دەکات و گاڵتە بە ئۆتۆ و کریسن دەکات. لەو کاتەی خەریکە کێشە دروست دەبێت، ڕێنیرا بە سواری ئەژدیهاکەیەوە دەردەکەوێت. سەرڕای ناڕەزایەتیەکانی ئۆتۆ ڕێنیرا لە مامی نزیک دەبێتەوە، پێی دەڵێت کەمی کوژێت و ببێتە میراتگەری تەخت. دەیمن ناتوانێت ئەو کارە بکات و هێلکەکە دەگەڕێنێتەوە. میساریا زۆر لە دەیمن تووڕە دەبێت بەهۆی ئەوەی ئاگای لە هیچ کام لەوانە نییە کە باس دەکرێت. ڤیسیریەس بەردەوامە لە مشتومڕ لەسەر پێشنیاری هاوسەرگیریەکە، لەو کاتەدا ئاگادار دەکرێتەوە کە ڕێنیرا لە دراگنستۆن گەڕاوەتەوە. ڤیسیریەس زۆر تووڕێ و پێی دەڵێت کە ئەو تاکەی میراتگریەتی و لەوانەیە بکوژرابە. ڤیسیریەس ئەنجومەنە بچووکەکە بانگ دەکات بۆ ئەوەی ڕای بگەێنێت کە 2000 بڕیاری داوە هاوسەرگیری بکاتەوە، بەڵام نەک لەگەڵ لاینە بەڵکو لەگەڵ ئەلیسن. کۆرلیس بەم بێڕێزیە تووڕە دەبێت و بە تووڕیەوە دێتە دەرەوە لە کۆبوونەوەکە. لە نزیکەوە ڕێنیرا فرمێسک بە چاوی دادێت. دواتر لە دریفتمارک کە شوێنی نیشتەجێبوونی بنە ماڵی ڤالێریۆنە، کۆرلیس باز لە مێژوو خۆیان دەکات بۆ دەیمن. باسی ئەوە دەکات کە خانەوادەیەکی کۆنی ڤالێریان و ڕەنگە تەنانەت تارگەریانەکان کۆنتر بن، بەڵام یەک جیاوازیان هەیە کە ئەویش هەرگیز ئەژدیهایان نەبووە، بۆ ڕوویان لە دەریا کردووە، میراتێکی دەرێوانیان بۆ خۆیان دروست کردووە. کۆرلیس خۆی ماڵەکەی کردە دەوڵەمەندترین خانووی وێسترۆس، تەنانەت لە لانیستەرەکانیش دەوڵەمەندترە. دەیمن پرسیار دەکەن کە ئایا کۆرلیس بانگی کردووە گاڵتەی پێ بکات بەهۆی پێگەی نزمەکەیەوە. کۆرلیس ڕوونی دەکاتەوە کە مەبەستی ئەوەیە هەردووکیان بەم دوایە لەلایەن پادشاوە ڕەت کراونەتەوە. هەرچەندە دەیمن ڕێگری لێ دەکات کە دژی براکەی قسە بکات. کۆرلیس پێشنیارێکی هەیە بۆ دەیمن و داوای لێ دەکات کە مافەکانیان وەربگرنەوە. وە پێی دەڵێت لەگەڵ بەلەمی کۆرلیس و سوپا و ئەژدیهای دەیمن بە کەشتی دەڕۆن بۆ ستێپستۆنەکان و کراپفیدەر پاک دەکەنەوە، سامان و شکۆمەندی بۆ خۆیان دەگێڕنەوە. وە پێ دەچێت دەیمن ڕازی ببێت بەم بیرۆکەیە. لێرەدا هاتینە کۆتایی بەشی یەکەمی ڕێکاپی زنجیرەکەمان. تاڵقەی داهاتر و بەشی دووەمی زنجیرەکە بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.